هاوڕێیان و کاتتان باش بوون. وەڵا هەندە قسە و باس بکەین لەسەر ئەو عەبدولەتیف و مەلا مەزهەر و هەڵۆ کە ماوە دەیانکەنە گەمەیەکی سیاسی. منەوە یەکەم جارە لێرەوە تۆمار دەکەم لە بڕی ئەوەی دوایە و داوەنلۆد دابنێمەوە. دەمێ هەندێ سەرنج بدەم دوێنێ پۆستەکەم لەسەر ئەو عەبدولەتیفە کرد بەداخۆ کۆمەڵێک زۆر لەو گەنجانەیان باش خراپتری برایە، یعنی بەشێکیان هەر بە ڕۆژی ڕووناک یعنی وەکو دیکتاتۆرێک پەروەردە کراون. چێشلەوە نییە تۆ لە دەسەڵات چێشلە و پەروەردە عەقڵیەتەیە. کاتێک تۆ ڕەتی هەموو قسەیەک دەکەی و بڕیارتدایە بەس شتی خۆت ڕاستە، ئیتر ئەوە فکری فاشیزم و هیتلەریزم و هیتلەری و بەنمونە ستالینی و داعشیە. تۆ بڕیارتدایە ژێ لە کەس کە ڕانەگریتا و مەجموعەکە دەرێتوان لەبەر چاوی کەوت. کاچی من ئەم باوەڕی خۆمە دەنووسم، خۆ باوەڕی تو نییە ئازادیشی، بەڵام ئەوە چ کە لە سەرەکە کە عەبدولەتیفێک دێ لەسەر تەلەڤیزیۆنی ژن و مێردێک لەیەک زیا دەکات دەرێ لەبەر ئەوەی نوێژ ناکەن دەبێ جیابیەوە، بەڵام بەدیلی چێ لە دوای جیابوونەوەکە دوایە چ ئاینەکە ئەتو یەکە ئەگەر لەگەر باوەڕت ڕۆژگارێک لەگەر قەنەعەتەکەی تو نەبوو ژن و مێردێک لێک جیا بکەیەوە ماڵیان وێران بکەی کۆمەڵێک مناڵیان هەیە دەخلی لە بۆ دانەنەی ئەو ژنەی بێبەشکەی لە هەموو مەحرومیە خۆشەکی ژیان چی لێ دەکەی ئەوە جیاد کردو ئەدی دوایە ینی بیر لەو شتانە ناکەنەوە. ئەو بەناو مەلایانەی کە گەمەی سیاسی پاراستن و زانیاری ماوە فرێدرێنە ناو ئەوەی، یعنی ئەما یەکەم جار نییە من مەوزوع عەبدولەتیف نییە، ئەو عەقڵیەتەیە ئیسلامی بەشێک لەو گەنجە ئیسلامیانن کارچنەوە تێناگەین، یعنی بەڕازی یعنی ئیسلامیەکان هەزار پارچەن وەکو فکری کۆمۆنیستی، یعنی لە کۆمۆنیستیە ماوەک ناو بڕوا بکەی سەر شتێ نەگەیشتم خلاصەکەی هەنجینە ئەسڵەکەی چیانە. ئەو دەگۆ لینین وای گوت، ئەو دەگۆ مارکس وای گوت، ستالین وای گوت، بۆ نییە ماوای گوت گیڤارە وای گوت، کۆمەڵێک زۆر لە دیدی بۆ چوون و جیاجیا ئیسلامیش وایە هیچ ڕێگای ئەوەکان لەگە یەکتر نایەن کەەوەیشی من نییە من لێی نازانم و هاوڕێم دەمێ بڵێم یعنی ئێمە بەخۆم ڕێز دەگرم لە هەموو عەقیدەیەکی ئاینی خەڵک ئازادەوە زۆر سەرسام بە مەلا عومەر دیبەگەیەکان ئەو مەلا عومەرە مناڵیش بوون جێمان لێ ڕادەگرت تەریقەیەکی زۆر ئەوروپیانی بوو گوتاری خۆی دەدا لەسەر باوەڕەکانی خۆی بڵاو دەکردەوە کە خەڵکی بەرەو ڕێگای ڕاست دەبرد و دایک و باوکمان موسڵمان بوونە ئەوانە بەبێ ئەوەی تێکەڵ بە ژیانی کۆمەڵایەتی خەڵک بن وەکو ئەو مەلایانە ئەو هەموو فتوا و شتە قۆڕقۆڕانە دروست دەکەنەوە ئەو خەڵک هەر یەکە و بەنەوەیەک دێت کۆمەلگایان بە ئاستی پارتیویشێتی وێران کردە. تۆ بۆت نییە یعنی لە دەیانشت بێبەشتان دەکەن لە کاتێکدا هەمویان درۆ دەکەن وەرە بڕۆ سەیری مەزهەر ئەم قەزم زیاتر ئەو پۆلێک مەلایە گەنا سەدبارەیەکەم و کەسێک موسڵمانە بە ڕۆژی دەبێ نوێژی خۆی دەگرێ ئاینی ئیسلامە هەر ئاینشکی ئینسان دەبێت ڕێز لە قەنەعەتە دینیەکانی خۆی وەربگرێ بەڵام ئەوانش دەبی تێ بگەن دیالۆگ بکەن ئەوە نییە بڕیاری دابیتن مطلقاً تەواو قسەوی تەواوە ئەوەی تر هەموو هەڵەیە وەکوەوەی مەزەن شت پێی دەڵێ کاکە ئەوە یەک زائید یەک دەکا دوو دەڵێ نە تەواو ئەوە لە کنەماوە نییە وەکوەوەی سەگ من ڕۆژێک سەگێکی ڕەشمان هەیە پێڵم کاکە ئەو سەگا سەرەتان دەدۆستەوە ئەو سەگا چاک مخدرات حتى تەڕەشوعی ناو حەمام بەکار دەهێنرێت لۆ مناڵ لۆ گەشکا لۆ نەخۆش لۆ حاڵەتی شەکرا لۆ جەڵتا بە کەلک دێ پەروەردە دەکرێن دەدۆزنەوە تێم دەگەی یعنی چێ یعنی هەزاران و ملیۆنان ئینسانی و کۆمونیتی و ڕزگار دەگا ئەڵێ نە ئەمە بڕیارماندایە سەگی ڕەش دەی بکوژێ کاکە تۆ بڕیارت بەس عەقڵەوەی دانای ئەتو تێ بگەی کە بەشێک لەو خۆشیانەی ژیان لە هەیە لە دەرەنجامی ئەو شتانەیە یعنی تۆ دەی دەرێ من ئەلمانیت ڕەت دەکەم و باش درۆ دەکەن بەڕاستی ئەلمانیا دەگەر ڕەت دەکەنەوە بابێ قسەتان لەسەر بکەن مۆبیلتان هەر ئیوانە سەیارەتان هەر ئیوایە هەرچی ئامێری ماڵتانە لە تەباغ و نازام چ هەر ئیوانە
شتێکتان ئی خۆتان نییە باشە تو ئەگەر ئایدۆلۆجیەتێک ئەلمانێت کە ئەوە نییە دژە دیبی نا بەس ئاین و ئەوە سیستەم لەکتری جیا دەکرێتەوە تو ناتوانانی بەزەبی چەک بیکەیە باوەڕ ئاینەکەی خۆت تۆ ئەگەر دژی ئەوەی ئێدەوەڵی ئەی بە لە بۆتان نەبێنە ئەوروپا نە مۆبایل بەکاربین نە سیارە بەکاربین ئەو هەموو ئامێرەی لە ماڵتان هەیە کورە ئەوانەتان لێدا ببڕێ بە هیچتان نامینێ ئەخر بەجددیمانیان دێشتان زۆر دەبلمڕالیە سە عەبدولەتیف دێ قسە دەگا باشی من بەزەس هەموو خەڵبی تو هەموو ژیانت بە ئامێری تەکنەلۆژی ئەلمانیەکان بەڕێوە دەچیتن تەندروستی دەیبچێ خەستەخانە داخل بکرێ زانست هەتا ئەوە کڕۆنە بزان بە چ شتێک ڕاوەستا جگە لەو تەلقی عەنەبی ئەوەمان یعنی بۆیە قسەک بە گەورەتر بیر بکەنەوە بە فراوانتر بیر بکەنەوە تۆ دەی ئەو گەنجانەوە پەروەردە دەکەی ئەوە کافرە تەواو ئیتر تەواو هەموو شتەکانی تری غەڵەتە ئێکاچی من وانە دەجێ لە هەموو بیر و بۆچوونەت بگرێ ئەو وەکو قەناعەتە کۆمۆنیستەکانی کۆم بوو لە ئەمە کە گەنج بووین دیارە لەو قۆناغی گەنج بووین ببورن لەو قۆناغدا حەچی مارکسی و کۆمۆنیست نەبایە فشەمان پێدا دەمان بۆ غەڵەتە هەموو شتەکانی سەرمایەداری وڵاتانی ڕۆژئاوا شاتە زەرفمان لێدا بەس ئێستا دەرکەوت زۆر غەڵەت بوو بەڕاستی زۆر غەڵەت بوو کۆمۆنیستیە فکرەی هەشتاکان کەوایان لە ئێمە گەیان بۆ ئەوی مارکسی نەبی ئینسان نییە لە کاتێکدا وانە ئەسڵەن دەرکەوت لە ناو بیر و بابا بەڕاشکە زۆر هاوڕێکانم مارکسین ڕێن ئێستاش تووڕە بنانشێنە ئێستاش وەکو ئیسلامیەک وەکو عەقیدە ئەو ئازۆرە عەقیدانە کە لەگەری نەگونجێ تاو تۆ داڕمای لە هەموو ئەوەیەک تۆ ئینسانێکی ئەوە نی لەم کاکە ژیان بە بیر و باوەڕی جیاجیا جوانە بە بیر و باوەڕی جیاجیا ئەو ململانەیە چێ دەیباتەوە ئەجاب تۆبەی شەتب لەوەی ئینسانێک دەی من پۆستم کردی وایە دەرێت کوڕژی زۆر باش بەستەوە دوای ئەو پۆست ئەی هاوار هەموو ژیانت ئەو هەموو یعنی کار و چالاکی دەکەی شەتب دەکە لە بەرەس یەک پۆستی لەگەرە توونە گونجای ئەو چکە لە سەرەکە دوای ئەوە بێمە سەر ئەو خاڵی بکات یعنی تۆ دەی ڕەخنە لە پارتی دەگری پارتی هێزەکی ئڕهابی دیکتاتۆریە ئێکاچی من یان ئێمە خەبات دەکەین لە دژی پارتی وێشێتی لە دژی بەعز خەباتمان کردی دژی ئێرهاب بووینە دژی گرتن بووینە دژی کوشتن و دژی نەبوونی دیموکراسەتی ئەگەر ئەتوش کۆپێکی بیلەوەی بڵێ ئێمە بیر و باوەڕەکەی من ئەگەر نەئەتوو لە بۆ نییە قسە بکەی لە بۆ نییە شەت ئێشتا دەسەڵاتت نەگرتیتە دەست دەیش ئاوار زەرب لە ئێمە دەدەی باشە بێ دەسەڵاتە بیت بکەی بە قوربان بە شەرم لە خۆتان ناکرد ڕەخنە لە پارتی دەگرن کە لەوان خەتەرتربی لە فکرێکی ئەوبی من ئەوم لەوە نیانی لە ئیسلامی قەزم لە هەر فکرەیەکە کۆمۆنیستی سۆسیال دیموکراتی بەناو ئاینیەکانی خۆرە ئیسلامیە مەسئولیەتی شەندە کێشتان هەرمایە لەو باوەڕانە زن خاڵە جەوەریەکە لەوەدایە تۆ کە ئەگەر هەمان کەلتوری پارتی و یەکێتی و بەحثتە بێ تۆ ئەگەر هەمان کەلتوری ستالین و هتلەر مۆنۆسۆلینت هەبێت تۆ ئەگەر هەمان عەقلی ئەردۆغانت هەبێت بۆ دژی توشتم لە ئێستا کە قسە نەکەین کە تا ئێستامە قسەمان نەکردێ بەڕاستی یانیوە ئیشی من نییە ئەمە لەو بوارە شارەزانی بەڵام کاچی من خۆلەوە شارەزان ئەتو هێشتان هیچت بەدەست نییە فێر دەبی فێرە ئەو کە لە سەرەیان کردی زەرب لێدە ئێوەڵا درۆ دەکەنەوەکو گوتم ئەگە وەرە ئەو هەموو مەلای ئەو مەلاکرێکارە بگرە وەرە بڕۆ پێ برێ بە چ دەژێ لە وڵات هەرچی مەلایە هەرچی ئیسلامیە هەمووتان دێنە ئێرە باش دەزانین لەسەر پارەی سۆسیالیش نەبی کاکە ئیشیش دەکەی بەس هەموو ئەو بیمەی تەندروستی دەچێ خەستەخانە دەچێ هەموو دەوائیرەکان لەسەر ئەو پارە زەریبەیە کە لای تو گوناحە بە پارەی دیسکۆیە بە پارەی ڕێستوران بەو پارەیە تو ئەو ژیانت لە ئەوروپای هەیە دامەنای سۆسیالنی کاکە بەڵام ئەو خۆشگوزەرانی هیچت هەر لەسەر حسابی ئەو شتەیە ئەوجا ئەو دەبلمڕالیە دوو ڕوویەی تەرککەن ئەگەر ئەتو دش بە قەناعەتەچی دەبی مطلقاً ینی بە ڕەهایی دژیبی ئەگەر ناتوانی بە فکر دژیبی بەس بەکردان لە ناویبی
وەکو گوتیشم بڕوا بکەن لێرە ئەمە لێرەینە هەرچی بەناو باوەڕی ئیسلامیە لەسەر ئەو تراسەی دەژی لەسەر ئەو زەری قۆڵبرترین کەس ئەوانن حتا پارەی مزگەفتەکان بەشەک لەو حکومەتانە دەدەن کە چەند شتێکی جوانە ئاوڕێیان هەرچی باوەڕی سیاسی و ئاینی هەیە دوور لە توندی تیژی پارە دەدرێتە مزگەوت ئەی هاوار ئەو پارەیەگە بە هەندێکی حرامە بەڵام لێت دەگەڕێت تۆ وەرە بە قەناعەتەکانی خۆ دەسە جادەی لە ماڵەکان کەنیسەکان زین چۆن دەکەن کەوان تۆت لە پێشترن بە من لە شێوەی بڵاوکردنەوەی قەت نایە لێرە تەدەخل لە ژیان بکە باوەڕەکانی خۆی لە دەرگای دەدا لە بۆم هەیە بێم قسە لەگە بکەم لەسەر باوەڕی ئیسلامی برم مەسئلەی خۆی ئەگەر باوەڕ درن لەسەر جادە ڕاوەستە شتت دەدا باوەڕی خۆی بڵاو دەکاتەوە بەس تۆ دەی بە زۆرم نێگە لەگەڵ من نەبی کەواتە دەبی بتکوشم کەواتە دوو کافری کەواتە وەکو ئەو یەزیدیەنێک بەتانە خەڵک ئامانە نەبوو ڕاسیزمە ماسیان لێ بکڕی شمەتیان لێ بکڕی هیچ خواردنەشە پێیان کافرن کاکەەوە ڕاسیزمە تۆ وحشیگەریە تۆ ئینسانێک لەسەر قەناعەتێکی ئاینی ڕاوە بکەی کابرا قەناعەتی وایە بۆ خۆتانزان و چمەلا کرێکاری گوتەنی جارێک خەڵکی مشک دەپەرست خەڵکی گای دەپەرستی کاکە تۆ دەبی بیخینە قەناعەت نەک ئاوای لێ بکەی بڵێ ئەوەیە بە هەر حاڵ من هەسێ 4 دەقەم لێرە مایە خاڵەکەەوە یەک بە دوای ئەو هەمەکەنەوە دەبینن ینی وەختی خۆشی شاش کۆمەڵک حرەکاتی چەپی بەهێز کرد بوو لە بۆ گەمەی سیاسی خۆش ئێستاش ئیسلامیەکان مەسەلا وەکو مەدێک کە هەن پارتیوچێتی زۆر جار بەکاریان دێنن وەکو گەمەی سیاسی ئەو عەبدولەتیف و ئەوانە زۆر جار لەو ڕوانگەەوە بووە خاڵش کەش بە لەوەوە بی بڕوا بکەواز لەو دوو ڕوویە بێن یەکی قسەیەک دەکا ئەوە کافرەوەیە ئەو پارتیا بارەگای یەکگرتووستان ڕیشی مەلای سوستان دەیان مەلای کوشت یەکێکتان جورئەتان نەکرد چێکێک دێ دوو قسە دەکاتن و ئەوەی دەکەن و دەیکەنە هەرا هۆریا بەڵام ئەگە پارتی بی ئەگەر یەکێتی بیکە کە بارەگاکان لە پڕ لە قورئان ئەو دەسوتێنن دوو کەس ناسە سەجادەی لەو هەولێرەی یعنی خاڵێکی هەرە کۆتایی کە وەکو بڵێم یعنی ئەردۆغان کاکە ئەردۆغان مجریمێکی گەورەی جیهانیە نەکی کورد لە هەموو دنیا تۆ لەبەر ئەوی بەس جار بەجار باسی ئەڵڵا و ئەوە دەکات دێ پشگیری دەکەی ئەخر ئەو بێشەڕەفیە ئەو خیانەتە تۆ ئەو هەموو قەتل و ئامینەتەوەکەی خۆت نابینی بەڵام دەی لەبەر ئەوەی ئەردۆغان ئیدعای ئیسلامیەت دەکات پشگیری دەکەی خاستەن یەکگرتو ئیخوانەکان زۆر شەرم لە خۆتان بکەن توی وجدانتان ئەوە چ قەناعەتێکا کە وەکو کۆن هەندێک خەڵک هەبوون بڕوان مەسەن بە ستالین هەبوو قەتل و ئامی خەڵکی کردیە تۆ وای کاچی من هەر باوەڕێک کە دژی کوشتن بوو کە لەگەڵ کوشتن بوو لەگە قەتل و ئامی تۆ دەبێت دژی بی ئەردۆغان زمانی تو لەسەر کوردبوون هەموو شتەکە لەگەڵ دەکا تۆ دەی بەس لە پێناوی ئیدعای ئیسلام دەکات دێ پشگیریەوە دەکەی دژی پەکەکەی ئەوە خیانەتە ئەوە زۆڵێتیە ئەوە بیر و باوەڕ نییە بیر و باوەڕ ئەوێت تو هەر یەکەمان باوەڕی خۆمان هەبێت گفتوگۆی لەسەر بکەین بەس تۆ ئەوە خیانەت نەتەوەی حسابە یان قاڵێکی تر وەڵایی یعنی من با بە ڕاشکایی لەسەر ئاژەڵ ئێمە زۆر بخۆم زۆر بوونەوەرەکەم لەو وڵاتە ئەوروپیانە زیاتر وەم لێ هاتیە ڕێز لە ئاژەڵ بگرم ڕێز لە سروش بگرم ببمە کابرایە کە گۆشت نەخۆم لۆ ئەم لۆ خۆم ئەو قەنەعەتمە گۆشت ناخۆم تۆ دەی خۆی ئازادی قەزم سەدەی باشە بەجددیەوە بوونەوەرەکە لۆ ئەوەندە دژینە ینی ئەو هەموو سەگ کوشتن و ژەهر خواردنە کورکاکە ئەو بوونەوەرانەوەکو ئێوە لەو ژیانەی دروست بوونە خوا دروستی کردیە باشە بۆ دەیان کوژن بۆ ژەهریان دەدەنێ ئێلۆ لێیان دەدەن لۆ مناڵەکاتەوە پەروەردە دەکەن هەر لە بچیشۆ ئەوە بن بیر و باوەڕی ئینسانیەت چەند جوانە کە ئەگەر دیالۆگ کەبی لە گفتوگۆ لە بڕی کوشتن و بڕین ئەگەر توندوتیژی نەبی نەک لە بەرامبەر ئینسان لە بەرامبەر هەموو بوونەوەرێک هەموو بوونەوەرەك ئەحساسی هەیە تۆ حتا ئەو مەڕەی دەخۆی نییە تۆ دەخۆی جێلێ نییە بەس داعشی شەرما ماوەکو قەساب دەکە من دیار ئەو بیر و بۆ چوونە ینی مانەوەنی مطلق داعش ئاوانەیە کە چەقوی لێدە پێت جەریمەی زۆر گەورەیە ئینسان سەردەبڕی وایە بەڵام وەڵڵی ئەو مەڕەیەک بەخۆی هاوار دەکات لەبەر چاوت ئەو کاش قەسابیراوە چەقۆکە لێکە و سەری دەبڕیتن لەبەر چاوتەن مناڵش دەینە بەرامبەری خین ڕشتن و ئەوە ئەو وحشیگەریە هەر قەناعەتێکی ئەو بی بە هەر حاڵ
ئینسان ئەگەر باوەڕی بە شتێک بوو دەبێ هەوڵ یەک دیالۆگ بکە ئەگە باوەڕت بە دیموکراسی دەبیت باوەڕت بە دیموکراسیت لە بۆ هەموو فکرەیەکە بێت وازام کاتم زیاتر ناتوانم قسە بکەم ئاوڕێیان لە باندێ وازام 15 دقەیە وەڵا دیارە زیاتر دەڕاتن بەهەرحاڵ بەمنیان گوت 15 دقە لە بۆ تێ قسە بکەی لە بەر لەوەی 2000 کەس بێمە سەر ئەوەی هاوڕێیان بڕوا بکەن من بەرپرسم لەوە عەبدولەتیف مەلا مەزهەر یەک مەلایکە شێ ڕشی درێژ و گۆرانیان لەگۆ لەگە مەلا مەزهەری پێکەوە بڕوا بکەن ئەوانە پاراستنی تەمویلیان دەکات بەس کاچی من خەڵک بەم دەرە سەرچاوەتیە باشم سەرچاوم ینی بە هەموو ژدانتان سەردەش هیچی نەکرد و ڕفێنراەوە بوو تۆ دەتەوێ من بڵێم ئەو سەرچاوە ئاوایە بڕۆ پارتی بیکوژە بەدەستی خۆت یان پارتەکان هەمان دەدەن دەڵێت بەڵگەت نیە و سەرچاوە و شتی خۆت بە هەموو عەقڵ خۆت بۆیە کە لەتوێ سیستەمەشی ئەوروپی دەژی تاوەکو بێم ئەمن هەموو ئەوە کە زانیاریەکان دەمێ کە ئەو کەسانە یەک دوو سێ ئەو شتانەیە بەڵام من پرسیارتان لێ دەکەم بڕۆ هەموو ئەو مەلایانە بپرسە بڕۆ ئەگە غیرەتیان هەیە بوێرن ڕەخنەیەکی جدی لە مەسرور بارزانی بگیر بڕۆ پێیان بڵێ ئەگە پارتینی بڕۆ بوێرە ئەو هەموو ناعەدالەتی هەیە بعد جورئەت هەبی ڕەخنە لە مەسعود و مەسرور بگری ها ئەوان کە فشەیە لە پارتی ئەوانە يعني مسؤول بارزاني قندال يو بازنا عدالة يقو مسؤول جوا دري بلام أجا جرأت يعني أو ملا عبد اللطيفة غيرتي هي باب رخنا يقلا بارتي بقري بارتينا مالي بارزاني بقري برو بيبل سيارة در على تشيبو برو بيبل ملا مزهر ولا جرأت هبي دو رخنا مسؤول بارزاني بقري کاچی من ئەوانە فێڵەن گۆ دەکەن ئەنگۆ گەنجی پاک درسۆزن دێن دوور درشم ئەوە گوناحە ئەوە تاوانە ئەو ملحدە و ئەوەیە ئەو بێڕەوشتیە بێڕەوشتیە تۆ دەی قومبەلەیەکەیە هەر بۆ زانیاریتان لە نۆهەتەکان ئەمە لە هەولێر بوون ململانێکی زۆر بەتین هەبوو ئیسلامیەکان حرەکاتی ئیسلامی ئەو دەبین بزوتنەوە لە هەمووان بەقوتر لەگە جیهات هەبوو زۆر بەئاسی پارتیوێکێتی ئەزیەتی خەڵکی ئازادی خوازیاندا بەڵام کۆمۆنیستەکانی زۆر لە تەقیمات هەڵە بوون ئیستفزازی ئیسلامیەکانیان زۆر دەکرد ئیستفزازیان دەکردن لە ململانێ شتیویان دەکرد ئەنیان دەچار هەبوو ئیستفزاز بوو لە بۆ ئیسلامیەکان یعنی غەڵەتەکە و بەس بڕوا بکەن ئێستا بەڵگە و زانی ئێستا هەردوو لە ڕەنگی گەیشتنە قەنەعات هەم ئیسلامیەکان هەم کۆمۆنیستەکانش کە ئەو شێوە مامەڵەیان باش نەبوو لەوە بەسی تر تەواو جی لە چاپۆتان تاقەیەکی زۆریان کرد هەتا ئەوە بوو شاپور و قابیر شەهید کران و ئیسلامیەکانیش دەرەنجامی ئەو عەقڵێتە لێیان لەبەر ئەوەی بەشێک بوون لە حوکمڕانی یعنی بەبێ ئەوەی لە سوڵتە بن بڕیاریان دەدا بەڵام ئێستا دەرکەوت بێنە کە چەند ئەوەیە بەڵام ئەمن یەک نهێنیتان بڕوام پێ بکەن بەشێکی گرنگی ئەوانەی ساڵۆنەکانیان دەتەقانەوە تیزابیان بە قەلبیەوەی دەکرد ئەو ئازاد بەرواری پاراستن تەعلیماتی دەدا مەلاغەنیش دەیدا بە ئیسلامیەکان پەیڕەویان دەکرد یعنی زۆر گەنجی ئیسلامیە بۆ قومبەلەی فڕێدایتە مەیخانە بۆ ساڵۆنەکانیان کرد بەس چێ بوو ئەو قومبەلانەی ناو ئیسلامیەکان بوو پارتی تەحریزی دەکرد حەزی لە مشکیلە بوو حەزی لەو شتانە بوو بڕوان پێ بکە ئەو ئازاد بەرواریە زۆربەی ئەو کارە وەحشیگەریانەی لە ناو هەولێرێت ڕووی دەدا لە ناو هەولێر زیاتر ڕوویداهان لە دهۆک ڕووی نەدەدا لە سلێمانی گەلە کەمتر بوو هەمووی ئەو ئازاد بەرواری کە مەسئولی دووەمی پاراستن بوو لە نەوەتەکان باشە ئێستا هەست پێ دەکرێت بڕۆم بپرسنەکە و مەلاغەنیە ئەو کاتیش ئاوە دەمانگ و کاکەەوە سەر بە پارتیە من ناڵێم ئەوە لێرەدا ئەو جەماعەتی منسووری حکومەتەکان بوون ئەوان کۆمەڵە گروپبوون کەم کورتیان نەبوو بەس بڕوا بکەن پارتی ئەو ئاگرەی خۆش دەکرد یەکێتی خۆشی دەکرد یەکێتی تەمویلی بدایەتی بزوتنەوەی دەکرد دەگوت ئەوە دژی پارتیە ڕستیەوە چوی لەسەر جەماوەری وێ بەزای ئەوەی بە دیارکرد کە نابی قەزم لەزەدە ئەنی زۆر گەمەتان پێ دەکرێت کاکەنگ و گەنجی بیر بکەوە دنیا بە گەورەیەتی ببینە نەک بە یەک دێت یعنی ئاخرە من ناتوانم هەزم کەم لە ساڵی 2021 دزیە کرا کەسێک دەستی بردرێ ئەم لەگەڵ ئەوم پەروەردە بکرێ ئەم لەگەڵ ئەوەنی یعنی ئەتوو ئاوڕیان لەو ئەوروپای جوانە ئەخباش لەو لە هەموو دنیا ئەنگۆ بەس بیر ناکەنەوە لە هەر حەوت قارڕەکەی خەڵک ڕوو لەو 12 وڵاتی ئەوروپا دەکاتن غير دیارە شتەکەیە باشتر بۆ سیستەمەشکە نەیتوانێت لە نێوان سەدان وڵاتدا وەکو ئەو وڵاتە کە پێی دەگوترێ ئەلمانی باوا بڵێن ڕووی تێ دەکرێتن
یعنی هەر هەژنەوە لە ژێرانمان کرد بڕوا بکە وێران بووە لە هەموو ڕوێکەوە وێران بووە کێشەکە لەوەدایە هاوڕێیان دووڕوویەکەیە کەس ئامادە نییە بستە وڵاتەی ئیسلامی وڵاتەی مەذهبی بەگشتی نەکە ئیسلامیەکان مەسی ئەوەکانی کرد وڵاتەکان کرد بەڵام هەمووی وەرە سیرکە دێتە ئێرە دەیەوێ بە قەنەعەتی خۆشی لێرە بژ ئێکاکە وەزارێک وەکو لەسەر ژنی کورد وەکوتون یعنی کابرای گوتی و کەرتوری ئێمێژن کوشتنەوەی بڕۆ وڵاتەکەی خۆ ئەتو دی ئەو وڵاتە دەبی لەژێر ڕێبەرایەتی ئەو وڵاتە بژی دەتەوێت قەنەعەتەکانی خۆشت بە مطلقیەوە بکەی بەهەرحاڵ هاوڕێیان ئێمە لێرە فێرە کۆمەڵێک بوون ئینسان دەستا هەر شوێنەکەی فێرە جوانەکان بی مەسا من زودی تونند و تیژم زەدی تونند و تیژیم بە ڕاشکاوی دەڵێن لەگە خەباتی مەدەنی جەماوەری ئیشمان کردی تا ئێستا تونند و تیژیم نەکردیە دەگەڵ ئاژەڵ دۆستی زیاترین بوونەوەرەکن خدا دروستی کردیە وەکو منوت ئەو نەوعەکە ئەو نەوعەکە ئی هەندێ نییە تو بێ وحشی گەریبی دوو کوشتنی ئاژا من ئێستا تف لەو ڕۆژانە دەکەم کە بە دالاستیقی پێدرێنە هەولێرێ تەقەمان برم دالاستیقمان چۆلەکەمان کوشتیە ئەی هاوار چۆلەکە چ بەراعەتەکە یا سەر بردرایە ڕەشوێڵەمان خواردیە ئەی لە پشیلەماندایە لە کەرماندایە تف لەو ڕۆژانە دەکەم گچکە بوومە بەس کۆمەلگا تەسکەی کردی درۆیە مەسەن پەڕەسێلکە لە قەنەعاتە بۆ نازانە چەوەی ئاینی هەیە خێر و بەرەکەتە چیە پەڕەسێلکە داهاتە ناو ماڵمان لە بۆمان نەبوو دەستی لێ بدەین تەواو مطلق بەڵام هەموو ئاژەڵەکانی کە لێمان دەدا زار بەجار ڕێنگی باوکمان ئەگە بیزانیا پێدەگوتین مەیکە بەڵام شەرعێتی پێدرا بوو شەرعێ وەکو گوتم ئەوە پەڕەسێلکە کەس لە بۆمان نەبوو بیکوش تەواو گوناحە کفرە زە نوقتەکان لەو پەروەردە بن لێرە فێرە سروش دۆستی بووینە فێرە مرۆڤ دۆستی زیاتر بووینە باش لۆ خراپ یعنی تو مەڵێ لە ئەوروپا غەرب فاسدە نە فاسد نییە ئەگە فاسد بی هەموو ئەو شتانە ئەتو بەکاری دێنی شتی لەو وڵاتە ڕۆژ ئاواییانەیە شی ئەو وڵاتە ڕۆژ ئاواییانەیە تۆ بەکاری دێنی لەو زانستەی لەو تەندروستیەی دەبڕ بە بێوان بشی یعنی دەلالە لەو دەکە ڕاستێکیان پێەیە خۆ بێ ئەخلاقی نییە هەندێ ئیسلامی دەبینی دڵیان خۆشە جسرێک لە ئیسرائیل ئەوە بۆ کۆمەڵی کەس مردنی کاکە ئینسانە ئینسان تۆ دژی سیستەمەکە بە من لەگەڵت دام ئیسرائیل وەکو وڵاتێکی زۆر ئەوەیە بەڵام هەموو ئیسرائیلێک وحش نییە ئەی هاوار ئەو چ قەنەعەتەکە بڕوا بکە جوولەکە ئەو بڕوایی لەسەر ئیسلامیە کە ئیسلامیەک ئەو هایلێ بێ کۆمەڵێک کەسیان بکوژ بکەونە ناو ئاوێ دڵی خۆش بێ مەسیحیەتە گوای نییە باشە لۆن گۆوانە ئەوە چیە وڵاتی خەنزیرە یعنی ئەو پەروەردە بەشەکتان دیارە بەشەکتان باوەڕی سیاسی خۆتان بڵاو دەکەنەوە جێگایی گفت ڕێزە و ئێمەش دەبێت لە گفتوگۆدا لەگەڵتان بەڕێزەوە بین من ڕێز دەگرم لە هەموو ئینسانە کە بە ڕۆژی دەبێت کە نوێژ دەکا وەکو دایک و باوکمان یعنی چەند خۆش چ جۆرە بڕواایەکە قەنەعەتی خۆی بوو ئێتر خەڵکی کەس قەنەعەتی خۆی بەس تۆ بێ بە زۆرە منێ ئەوەندە وحشیگەری پەروەردە بکەیت بێ لەو لاژ بڵێرە پارتی دیکتاتۆرە بەخۆ لە پارتی دیکتاتۆرتر بی شەرعێتت بە هەر نەوعەچی بە کوشتندا بە دیکتاتۆریەتدا کە ڕەهایی دانە ئیتر تەواو تۆ بەششی لەو پرۆژەی دش بە ئینسانیەت کە تۆ لەگەر کوشتن بوو کوشتن کورە دەزان کوشتن یعنی چ یعنی ئینسانێک دایک و باوک 30 ساڵ پەروەردەی دەکات کۆمەڵێک مناڵی هەیە کۆمەڵێک کەس خۆشی دەوێت تۆ دەیکوژی چییە قەنەعەتێک شەرعێتی پێدەدەی بەس ئەدی ئەو دوای ئەو کوشتنە چ کارە ساتێک دروست دەکات بەهەرحاڵ هاوڕێیان من وەم زانی 15 دقەیە ئەو دوسێ خاڵە بڵێن کۆمەڵێک لەو ئیسلامیانە و کۆنیش وەکو گوتم لە هەشتاکان ئەو مەدی چەبوو گەمەی سیاسیان پێ دەکەیت بڕوان پێ بکەن ئەو هەندێک لەو مەلانە بڕۆ پێ ئەمریکا جورئەتان هەیە لەسەر نائەدالەتی لۆ مەلا عەبدولەتیف ڕۆژێک ناستە پێش ناکەیرۆ مزاهەرەیەک لە هەولێرێ باگە غیرەتی هەیە ناوێری یان دوو قسەی بە ماڵی بارزانی برێ مەلا مەزهەری لای لاخر ئەوانە قومبەلەن ئەوانە بەکار دەهێنرێن لە بۆ کێشەنانەوە لە بۆ فەسادکردنی کۆمەلگا کە بە دیوەشکە کاکە فەساد هەر ئەوە نییە ئەوێت و درێت قاپەخانەوە مەلها قومارخانەیە نانا ئەوەش بەشەکە کە تو ئاوا بە ڕۆژ ژنومێر لێک زیادەکەی ئەوە بەبێ ئەوەی بزانی ئەی دوای ئەوە چی دێت
دەی جملەیەک دەڵێ لەسەر کەسێک وکومەلا هەڵۆت فەزاعەت ئەوەیەشی دروست کرد لە گەرمیان وە دوو ئەگەر ئێوە ڕەتی هەمووش دەکەنەوە ئەی با ینی ڕەتی هەموو ئامرازەکانی وڵاتانی ڕۆژ ئاواش بکەیەوە ئەو بەربوومی وانە زانست ئەوە ینی ئەو قەسم لەوێت تۆ سوودی لێ وەگرا و قەنەعەت ئاینەکانی خۆشت لە خۆت بڕوات لێ هەبی هەرچت هەیە بەس تۆ ئەگەر شەتب لێ دەدەی ئێدەوی شەتب لەوانە بدە نەک لە قسە بدەیەوە وەلاموانش گرنگتر زۆر بێ ڕەوشتیە خەڵکانێک داکۆچی لە ئەردوغان دەکەن دژی پەکە دەوەستن چێ پەکە بیر و باوەڕەشی باگراوندی کۆنی مارکسی چەپیا بووە بەس تۆ ئەو هەموو ستەمە نابینی ئەو هەموو نەعەدالەتیە نابینی ئەو هەموو کشتن و گرتن و هەموو دنیای ڕۆژ ئاوازدی ئەردۆغانە بەس خۆ نایە لە سەد و بێشەڕ لۆکاتوش کە لەبەرەوەی بەس ئیسلامی یان کوردی ئامادەنی بچێ سەجادە 1 سەعات خەڵکی من زۆر لەو خاڵە بدەن زۆربەی هەرە زۆری ئەوەیە دەڵێ باشە ڕۆژ ئاوا لۆ ئەوە ناکە ئکاچی من یعنی تو بە خۆت هیچ ناکەیت دەتەوێت ئەو وڵاتانە بێن هەموو شتەکەت لە بۆ بکەن و لۆت بەڕێوە ببنەوە توشتە ماڵێ دانیشی لاق لە سەلاق دانی مەسعود بارزانی لۆ بڕوخێنن وەک سووریای وڵاتێک وێران ئەوە بکرێت جەنابیشی ئامادە نیە 1 سەعات بێت سەجادێ ئامادە نیە قوربانیەک دابدەن کاتێکی خۆشاڵێن